خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵی و لەگەڵاو کارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هێشتا وادەیەکی دیاریکراو بۆ دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دیاری نەکراوە. نازاندرێت کەی موچە دابش دەکرێت و چۆن دابش دەکرێت و لەمە دووە بە چەند ڕۆژ دابش دەکرێت. وێڕای ئەوە بەهۆی قەیرانەکانی جیهانەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک خۆراک و کەلوپەلیش بە یاخود هەندێک لە بازرگانی هەلپەرست هەوڵیان داوە نرخەکەی گرام کرد. چاوی حکوومەتی هەرێم لەسەر 200 ملیارەکەی 200 ملیارەکە گەر بگات کەی موچە دابش دەکرێت. لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران بۆتەوە بەهۆی ئەوەی کە موچەی ژینگە پارێزان لە کاتی پێویستان نەدرا و هەرچەندە لە شاری سلێمانیش چارەسەر کرا، بەڵام مێدیایەکی دیاری هەرێمی کوردستان بە جۆرێک پەلاماری سلێمانیدا کە بۆ خەڵکی سلێمانی جێگەی نیگەرانی و ئەسەف و کە بەو شێوەیە لە کاتێکدا مێدیایەکی سەر بە هێزێکی دەسەڵات یا حکومڕان پەلاماری شاری سلێمانی بدات. ئێمە پرسیار دەکەین چارەنووسی موچە چی بەسەر دێت لە کاتێکدا هیچ شۆکێکی دارایی ئەوە تۆ ڕووی نەداوە، بۆچی موچە بەو شێوەیەی لێهات؟ ئایا پرسەکە سیاسیە یاخۆت پرسەکە پەیوەندی بە بڕیارەکەی دادگای فیدراالیەوە هەیە یا پەیوەندی بەوە هەیە کە پارە نییە؟ هەموو پرسیارانەی لای تۆی هاوڵاتی هەیە ئەم شەو لەگەڵ بەڕێز عەباس فەتاح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی دەکەین کە بەڕێزیان لە شاری کۆیەوە لەگەڵمانە. کە عەباس ئەم کاتت باش، سڵاو لێبێ. سەرەتا من لەمەوێت لەوە دەست پێ بکەین، بۆچی دۆخەکە بەم شێوەیەی لێهات؟ ئێستا نە کۆرۆنایە، نا سوپاس بۆ خوارێمی کوردستان لە جەنگە یان لە شەڕە، نە حدودەکان داخراون، نە نرخینەوە دابەزیوە. بۆ بەنای خۆی گەورە سڵاو لە جەنابتان سوپاستان دەکەم. دیارە بێگومان ئەم پرسیارانەی جەنابەت بۆی ئەمە پرسیاری خەڵکیشە. ئەم پرسیاری خەڵک لە پێشەوە لەوانەیە لە ئێمەشی بکە، ئێمەش بەشێکین لە حکومڕانی لە وڵاتە، حەقی شەرعی خۆشیانە. بەڵام ئێمە یعنی وەکو پەرلەمانتار، وەکو نوێنەرایەتی خەڵکی کوردستان و ئەرکە لە سەرماندا و داخوازیەکانی خەڵکی کوردستان و ئەم گلەی و گازەندانەی خەڵکێتی بیگەێنین بەڕاستی لە کاتی خۆی. بێگومان ئەم پرسیاری جەنابەت گرۆتی ئایا مەسەلەی موچە و مەسەلەی 200 ملیارەکە هەموو ئەم بابەتانە چی لێ بەسەر دێ و موچەی ژیانی خەڵک چی لێ بەسەر دێ؟ پرسیارەکە لێرە ئەمان لە حکوومەتی هەرێمی کوردستانی دەکەم. تر حکوومەت لایەنێک بەشدارە و چەندایان بەشدارە، ئەمە ئاراستە نییە بۆ لایەنێکی دیاری کرا. بەڵام بێگومان بەرپرسی یەکەم لە وڵاتە، ئیتر ئەگەر بەرپرسی یەکەم کەسێک بێ و لە حیزبێکی تر بێ لە حیزبەکەی من نەبێ، بەرپرسیارەتی یەکەمی خستۆتە ئاستۆی خۆی، بێگومان پێویستە وەڵامی یەکەمی خەڵکی کوردستانش بداتەوە. ڕاستە من دوێنێ بینیشتم کۆنگرێکی ڕۆژنامەنووسی کرد، بەڵام بۆ هەر ئەو قسانەی کە جەنابەت لەسەر دێڕەکە کردت لە کاتێکا کە ئێمە هەمومان قسەیەکمان هەبوو بۆ خەڵکی کوردستان و خەڵکی کوردستانیش مرونەتێکی هەبوو بۆ لایەنی دەسەڵات و بارودۆخەکە کە شەڕێکی نەگری سێقەی میلەتەکەمانی گرتبوو کە شەڕی داعش بوو و بابەتی نەوت ڕۆژانە لە جیهاندا دەبەزی. ئەمە پەیوەندی بەس بە هەرێمی کوردستانەوە نەبوو، هەموو خەڵک ئەم ئاستا تێگەیشتنی هەیە باش کە بزانێ ئەمە لە جیهان نەوت بەرەو دابەزینە. و بابەتی کۆرۆنا بابەتێک بوو کە هەموو دەواازەکان داخرابوون لە هەموو وڵاتانی دنیا بوو، ئەمەشان هەر لە هەرێمی کوردستان نەبوو. خەڵکە تا ئێرانە هەم جێی لێمان دەکرد، هەم قەنەعەتی بە بابەتەکە هەبوو، ئەگەر لێشمان نیگەران بێ بەڵام بارودۆخێکی تایبەتی بوو. بەڵام ئێستا ئەوەی ئێستا هەیە نە بابەتی کۆرۆنا ماوە و بەڕاستی ئەم ڕێگاوبان و شەقامانەی کە لێرەوە بۆ هەولێر و لێرەوە بۆ سلێمانی و بۆ هەر شارێکی دنیا دەچی بە سەدان و هەزاران لۆری و تەنگەر و درێلە و کاری بازرگانی لەم سنوورە بە بەردەوامی دەکرێت. من پێم وایە خەڵک گەشتە و قەنەعەتەی تەنها بەداهاتی وەزارەتی ناوخۆ و داهاتی ئەم لۆریانەی کە لەم وڵاتە دێ و دەچن کە لە سنوورەکان و داخلە بن ئەتوانین بژێوی ژیانی خەڵک دابین بکەین. جگە لەوەی کە من پێمان وایە هەرێمی کوردستانیش و دنیاش تەوەقعی ئەوەی هەبوو کە نەوت بگاتە 80 دۆلار، بەڵام ئێستا لەم تەوەقعەش دەرچووە گەیشتووە بە 115 و 16 و بەرەو 120 دۆلار دەڕوا. ئەوە جگە لەوەی
کە بۆ هەر دۆلار وەرەقەیەکی دۆلار 25,000 دینار زیادی هاتۆستەر یعنی ئەگەر دوێنێکە 100 دلار 120,000 بوو بێ ئەمڕۆکە 145,000 ئەمن مەبەستم بازار نێ مەبەستم ینی لە بانک نێو دەوڵەتی چۆن مامەرە پێوە دەکرێت دەنا لە بازار بە 149 هەموو ئەمانە پێمان دەڵێن ئایا ئەگەر نەوت بێتە چەند ینی حکوومەت یاریێمی کوردستان کێشەی موچەی نامێنێ ینی کاتی خۆی قسێک لە بابەتەکرا بێت بە 100 دلار کێشەی خەڵک سەر نابێ بە زۆوا دیارە بەڕاستی ئێمە ئەو قەرزانەی لەسەر هەرێمی کوردستانە بە بەردەوامی لە زیادبوونە نەک لە کەمبوونە کە لەوەی کە سەرۆکی حکوومەتیش ڕایگەیان کە لە 100 بۆ قەرز دەڕوا بەڵام قەرز هەر زیادەکات لە زیاتی لە هەرێمی کوردستان کەم بکاتەوە ئەمە لەلایەک و هیچ ئومێدێکی دانەوەی پاشەکەوت بە فەرمانبەران نەماوە و هەر بچووکترین قەزیە لە دەوروبەرمان لە ناوچەکە دروست دەبێ ئۆتۆماتچەن هانا دەبردرێ بۆ ئەوی کە موچەی فەرمانبەران ببردرێ کە بازار گران بکرێ کە دۆخی خەڵک و ئالۆزی خەڵک و ژیانی خەڵک ئالۆستر بکرێ بەداخەوە هەموو ئەم بابەتانە بەڕاستی بۆتە جێنی گەرانی خەڵک بۆیە منێک وەک پەرلەمانتار کە لەوانەیە لە حیزبێکم کە حیزبەکەشم لە دەسەڵاتایە و لەوانەیە زۆر زانیاری زیاترم لەوانەیە لە هەندێک هاوڵاتی ئاسایی هەبێ من قەناعەتم بەوە نییە کە حکوومەت هەرێمی کوردستان پێی وابێ ناتوانێت موچە بدا تەنها بەم نرخەی ئێستای نەوت ئەگەر بەم قسەی لە 140 داهاتی نەوت بۆ هەرێمی کوردستان بێ ئەگەر ئێمە 450,000 بەرمیل بفرۆشین و بۆ هەر بەرمیلێک 1 دلار بمینێتەوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان من پێم وایە دەتوانین بەو بڕە داهاتە ناوخۆیی کە هەمانە موچەی فەرمانبەران بەبێ کێشە بدەینە هاوڵاتیان ناکرێ ئێمە لە 30 دلار هەر چامانە 200 ملیۆنەکەی عراق بێ و لە 50 دلار بێنەوە تەر لەوەندە بێ و لە 100 دلارش بێ هەر چامانە 200 بێ دەنە نەتوانین موچە بدەین دوای ئەو کە ئەوە موچە یعنی تۆ کێشە لەسەر موچە هەیە لەم هەرێمی کوردستانە خزمەتگوزاری بەرەو تاولبوون دەچێت ڕێگاوبانەکانمان هەموو تێکتووە باشە کە عەباس پێشەوەی باسی خزمەتگوزاریەکان بکەین ببوورە یعنی ئەو بەڕێز دۆک پەرلەمانتار ئەوەی کە دەیڵێت مەسەلەن کە حکوومەت یاریمی کوردستان دەتوانێت موچە دابەش بکات لە زانیاریەوەیە یاخود مەسەلەن وەکو زۆر جار دەوترێت کە ناواقعیە و قسانێک کە دەکرێت بەرامبەر تەنانە سەرۆکی حکوومەتی شتی پێم سەیرە پەرلەمانتارەکان بەو شێوەیە قسە دەکەن کە پێیان وابێ حکوومەتی هەرێم دەتوانێت موچە دابەش بکات چه حکوومەتێک خۆی نەیەوێت موچە دابەش بکات ئەمە نییە من بەسە لە پەرلەمانتار خۆ من پێشەموو کەسێک ئێستاکە لەوانەیە لە کۆمنتی ئەم بەرنامەی جەنابەت نووسرابی ئەی جەنابتان لە حیزبی حاکم نین وڵاکی دەنووسرە منیش ئەو پرسیارە دەکەم بەڵێ ئەی جەنابتان لە حیزبی حاکم نین ئەی ئەم قسانە بۆ ئێمە دەکەن بە مەسئولەکانتان نارێن ئەی بۆ لەم حکوومەتە ناکشێنەوە ئەی بۆ شەریکن لەم حکوومەتە ئەمە پرسیاری خەڵکە یاری تاکیدم حەق خۆشێتی ئێمە بەشێکی سەرەکی دەسەڵاتین و بەردی بناغی ئەم حکوومەت هەرێمی کوردستانی مۆگەشێتی نیشتیمانی کوردستان دامان ناوە ڕاستە بەڵام ئەمڕۆ یانی ناکرێت تۆ مەسئول بی بۆ مەسئولیت بری من مەسئولی حکوومەتی هەرێمم یان سەرۆکی هەرێمم یان سەرۆکی پەرلەمانم مەسئولم بۆ مەسئولیت و بۆ خۆبادان مەسئول بی بەڵام بۆ خزمەتگوزاری و شاندانە بەر تنگانەکان مەسئول نەبی خۆی لە هەموو دنیا وایە لە خێزانێکیش باوکێک کە ئیدارەی عایلەکە دەدا مەسئولە بەرامبەر ژیان و گوزەران و ئیدارەدانی خێزانەکەی خۆی حکومڕانیش وایە تۆ نابێ بترسی لەوەی کە ئایا ڕخنە لە دەگرێت و ئیشی ئێمە پەرلەمانتار ئیشی ئێمەوە نییە من وتە بێژی حکوومەت یاریێمی کوردستان بم من وتە بێژی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەشەکە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ناکەم نەک بۆ ئەوەی پارتییان بۆ ئەوەی گۆڕانیان بۆ لایەنەکانی ترکە بەشدارن من وتە بێژی بۆ خەڵکی کوردستانەکەم هاوڵاتی ئەم کوردستانە موچەی نەبووە دەنجی داوەتە من یەکێتی بۆ دەنجی داوەتە من بێلایەن بۆ دەنجی داوەتە من بۆی دەنگ داوەتە من ئەم کێشە و مەعاناتی هەیە ئەم ڕێگاوبانە کاولبووی لە وڵاتە هەیە ئەو سەدان گەنجەی لەسەر جادەکانن بێ ئیش و کار و دانامەزرێن ئەو هەموو فەرمانبەر و مامۆستایی کە پلیان بەرز ناکرێتەوە هەموو ئەمانە ئەمە قسەی خەڵکە پێویستە ئێمە ئەمە بگەێنینە حکوومەت جار هەیە لە کۆبنەوە دەیگەێنین لای پەرلەمان جارێ لە کۆبنەوەی کوتلەی لەوانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بیگەێنین بە خۆمان و جارش هەیە لێرە ڕاگەیاندەکان ڕاستەوخۆ ئاراستی هەموو لە یاشانەکەیت لەبەرەوە یعنی ئەمە نییە وەڵا من ڕخنە دەگرم وەڵا خۆزگە ئەم سەرۆکی حکوومەت و جێگر و ستاف کابینەیە بیان توانایە پاشەکەوتی موچەی خەڵک بدەنەوە یان توانیا ڕێگاوبانەکانمان چاکەن لەم کەناڵەوە زۆر یعنی هیچ کەم شەرم نەبوو بە بەردەوامی پاسیان بکەین دەستخۆشیان لێ بکەین مەمنونیان بین هەرچی ئێمە ئەوەیە بە باشەکان برین باش بە خراپەکانش برین باش کەم و کوڕیەکان برین ئەم کەم و کوڕیانەتان هەیە چارەسەریکەن جایتر لەم قسانە چێ پێی تووڕە دەبێ ئێمە نەیەکێتی نیشتیمانی کوردستان و نە جەنابی مامزەلال وای پەروەردە نەکردوین
بە هەموو شتێک برین باش برین بڵێ پێش هەموو کەس تۆتی ڕەخنە لە من بگرن ئەنجاکە لە کەسەکانی تر بگرن بۆیە ئەمە بەڕاستی ئەمە ڕێبازە ئێمە هەمانە ئیتر ئەگەر کەسێک لە ناو حیزبەکەی خۆشم پێی ناخۆش بێم قوتانە ئیتر ئەمن ئەوە جێبەجێ دەکەین. بەڵێ باشە ئەو پرسیارە لێم کردی ینی بە چ دەلیلێک حکوومەت دەتوانێت موچە دابەش بکات بەڵام دابەشی ناکات کاک عەباس بۆ هۆکارەکەی چییە ئەوەی بە دوواداچوونتان کردبێەوەی زانیاریتان هەبێ؟ ئەو دەلیلێ دەتوانێت ینی ئێمە جارە لە پێشەوە نرخینەوت بەرز بۆتەوە من ئەوە هەفتەیەک و دوو هەفتەش نییە چکە من دەزانم سیستەمی دانی پارە و دانانی نرخی مەسەلەن لە مانگێکە کۆی گشتی مانگەکە و دابش و بە عەدالەت و نرخینەوتت بۆ دەرەێ ئەمە نزیکەی مانگێکە نرخینەوت بەرز بۆتەوە 400,000 بەرمیل تەیە خەڵکی کوردستان نامۆی دەزانێ لەسەر قسەی خۆی جەنابی سەرۆکی حکوومەت کە دەرێت 41 دلارمان بۆ دەبینێتەوە واز لەو $70 بێنەکە ئیتر بە ناوی کۆمپانیا بە ناوی بۆڕێنەوت بە ناوی هەر شتێک دەڕوا ئەم $41 وەرە زەربی ڕۆژانەی 450,000 نزیکەی 600 ملیۆن دلار دەکات ینی بە تقریبا نزیکەش ینی دەکاتە دەوری 750 ملیار دینار ئێمە 200 ملیاری ناخۆشمان هەیە ئێ باشە فەرموو ئەمە حەقی موچەیە دامنا لەم مانگ دوو مانگە کە بارودۆخی تایبەتیە ناتوانانی هەندێک پرۆژە و خزمەتگوزاری بکەی کە هیچ نەکراوە کە هیچ نەیدیوە کەس نەیدیوە لەبەرەوە چۆن ناتوانانی ینی موچە بدەین ینی من نارێم ینی بەرام بۆ دەمانتوانی دوو مانگ پێش ئێستا کە نەوت بە $50 بوو 200 ملیارەکەی بەغدامان بۆ دەهات دەمانتوانی بیدەین ئێمە تیقە ینی لە بەرمیلێکە $50 هاتوێتە سەر ئەم بەرمیلە نەتوانێت تعویزی ئەم 200 ملیارەی بەغدامان بۆ بکاتەوە ئەمە بەڕاستی ینی کەس ئێستا من برێم ناتوانین بیدەین کەس قەنەعەتمان پێ ناکە ینی و مانای ئەوە نییە وەڵا ئێمە ڕەخنە دەگرین و یان من بمەوێ ئەوەندە بیری تەسکی حیزبایەتی لەسەر من هەبێ پێم وابێ بمەوێ حیزبەکەی بەرامبەرم بشکێنم ئەم شکاندە لەوانەیە بەشێ خۆشم بگرێتەوە بەڵام واقعە ینی ئەمە ناتوانین بەڕاستی ئەم ڕاستیە ینی من لێرە ببم بەوە تەبێژیوان بڵێم بەڕاستی حکوومەت عێراق غەدرمان لێ دەکا و پارەکە نادا حکوومەت عێراق لەوانەیە نەک غەدرەکە ینی ئەگەر ئەم هەرێمەی پێی وایە ئێمەش عێراقینە پێویستە بەڕاستی لە هاوڵاتیەکانی خۆی بپرسێتەوە پێویستە برێ حکوومەتی هەرێمی کوردستان تۆ داهاتت ئەمەندەیە دێمە سەر حکوومەتی عێراق و پەیوەندەکانی لەگەڵ هەرێم بەڵام پێت وایە هۆکاری ئەوەی کە داهاتەکان مەسەڵەن تەوە زیری دارایش باشکرا ڕۆیشتۆتەوە ماڵەوە و داوای مۆڵەتی کردەوە هەندێک باز لەوە دەکەن کە تەنانەت داوای کردو کەسێک لە شوێنەکەی دابدرێ وەزیری سامانە سروشتەکان دیار نییە مەسەڵەن نازانێت لەکوێ مەسەڵەن ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە تەراکوماتی کێشە سیاسەکانەوە هەیە پەیوەندی بە نەبوونی وردەکاریەکی وردی دارایی و چاودێری یاخود بە هەربان قەسوا لەو میلەتە دەکرێت تاوەکو بیر لەوە بکەینەوە حیزب حاکم بێ لە وڵاتە حیزبایەتی زیاتر فەرزکەین بەسەر دام و دەستگای ڕسمی حکومڕانی هەتاوەکو ئەم وڵاتە بە سیستەم نەکەین کە حکوومەت کاری حکومڕانی بکە پەرلەمان کاری پەرلەمان بکە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەموو لایەکمان بێ ئەمە بارودۆخی هەرێم دەبێ و قەت لەمە چاکتر نابێ بەرەو خراپتر دەچێت وەزیری دارایی من هیچ زانیاریەکی ئەوتۆم لەسەری نیەتەنا لە هەندێک ڕاگانەوە بینیم کە ڕۆژی کۆبوونەوەکە ئامادە نەبووە ئامادە نەبوونی وەزیری دارایی لە ڕۆژی کۆبوونەوە لەسەر بارودۆخی ئابووری و دارایی هەرێمی کوردستان خۆی مانای هەیە ئەمە دەبێت سەرۆکی حکوومەت خۆی لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە ڕوونکردنەوە وەڵامی بدایە وەزیری سامانە سروشتەکان نەمزانیوە لێرە نەبێ بەڵام ئەگە ئەویش لێرە نەبێ ئەمە بەڕاستی پرسیارێکە ینی پرسیارێکی زۆر جەوهریشە پێویستە وەڵامێکی جەوهری لەلایەن کەسانی بەرپرس لەم دۆخە بدرێتەوە ئەگەر ئەمانە پێم وانە هەرات بێتن ئەمانە پێم وایە گوێیان ڕێڕەناگیرێ ئەمانە پێم وایە ئەو بەرنامەیوان هەیەیان ئەم دەسەڵاتەی کە هیانە ناتوانن جێبەجێکەن بۆ نمونە وەزیری دارایی پێی دەگوترێ ئاگای لە هەموو کاروباری نەوتێ ئەوش دەرێ ئاگام دێتێ ئێ باشە تۆ ئۆباری ئەم دۆخە بخەیە سەری و ئەوش ئاگای لێ نەبێ دەبێ وەڵامێکی هەبێ ئەمە واقعە یعنی خۆمە ناتوانێت خۆی لێ بشارێتەوە لەبەرەوە ئەمە ئیش یەکەم جارمان نییە بەداخەوە من حەز ناکەم بەڕاستی قسەیەک بکەم یعنی بۆنی ڕەخنە و گلەی و گازەندەی بۆ لایەنێکی سیاسی دیاریکراوی تێدا بێ بەڵام کاکە ئەم وڵاتەوە بڕێوە ناچێ ئێستا ڕۆژی ڕاپەڕینە لە هەرێمی کوردستان کە هەموو ئەو دەسەڵات و
لێکزز و سەیارە و کورسی و بینایە بەرزانە و مۆڵانە و دۆلار و نەوت فرۆشتنە لە سایە سەری خوێنی ئەو شەیدا قارەمانانەوە بووکە لە ڕاپەڕین دایان بۆ ئازادکردنی ئەم وڵاتە بۆ ئەوەیان بەڕاستی خۆ بەخۆش نەدا پێشمەرگە قارەمانکان بۆ ئەویان خۆ کەمەندام نەکرد بۆ ئەوە نەهاتن وڵاتەکە ئازادکەن کە بەڕاستی مەجموعەیەک لە وڵاتەی ئێمە تێدەگەی ئایلایف بەکەی خۆی بتوانێت تحکم بڕیار بە چارەنووسی ئەم میلەتەوە بدا و باقەکەی تری چاوی لەوە بێ ئایا ئەو مافە سەرەتایی خۆی کەموتەیە لە مانگێکدا فەرمانبەرێکە مامۆستایە ڕۆژی 6 دەرز بە مناڵەکانی من و تو ئەڵێدەوە موچەکەیان جێگای ئومێد نەبێت دەیاندرێت یان ناندرێت کاکە ئەمە ینی ئەم وڵاتی ئێمە ئەمە چەند ساڵە لەم قەیران و کێشەی ڕزگارمان نەبووە مشکیلەکەش لێرە ئەمەیە قسە لەگەم سەرۆکی حکوومەتەکەی دەیهاوێتە ئەستۆی کابینەی ڕابردوو کابینەی ڕابردوو دەیهاتە ئەستۆی کابینەی ڕابردوو کاتە خۆ کابینەی ڕابردوو کابینەی ئێستا یەک حزب بەڕێوەی بردووە یەک ئایلە بەڕێوەی بردووە یەک سیستەم و بەرنامە و نەهز بەڕێوەی بردووە ئەمە قەناعەتێک نییە بۆ خەڵکی کوردستان قەناعەت ئەوەیە کە تو ئێستا کە بێی بە سەراحەتەن بە خەڵکی کوردستان برێی من وەزیری سامانە سروشتیەکانی ڕابردوو نارێم ئەم وەزیری ئێستا هاتە پەرلەمان ڕوونکردنەوەی لەسەر نەوت لەسەر عەقدەکانی نەوتدا بە ویژدانەوە دەرێم من قەناعەتم پێی هەبوو لەبەر یەگوتی عەقدەکان غەڵەت کراون باش نەکراون لە 158 داهاتی نەوت بۆ کۆمپانیا دەڕۆکە قەت نەدەبووە بێ هەوڵە دەی چارەسەری بکەین ئەگەر وانە بووە کاکە ئەم وڵاتی ئێمە پێ 6 ملیۆن کەسین ئەم هەموو نەوتە دەفرۆشین لە وڵاتە کە بە نیوەی وڵاتانی بڕوا ناکەم دەوروبەرمان بەقەدەر ئێمەیان غاز هەبێ نەوت هەبێ داهاتی ناخۆ هەبێ بازرگانی هەبێ و خەڵکێکی بە قەناعەت و مقنعیش هەبێ لە هەموو دنیا بەڕاستی ئەگەر 12 موچەی فەرمانبەرەکانی بخورێ و هیچ مانگێک تەمین نەبێ ئەم مانگە چەند وەرەگرێ و پاشەکەوتی موچەی چەندین مانگی بخورێ پێم وانێ وە بە ئاسانی قبول بکە ئەریەوە ئەمە قەناعەتی میلەتەکەمانە ئەم میلەتەی ئێمە بەڕاستی حیزبەکانی خۆش دەوێت يعني اما اگر نگه شد نام قناعت جزور غلطه والله بمعنى ام هاتا سرا يعني خلق بیر لچار سر و لجانی خوش و لسالی نوتویت من تندی زار ام باش جراوتوا زانیان بارودۆخی هەرێمتەوا و تازە حکومڕانی دوای حکوومەتی عێراق و حکوومەتی خۆمان حکوومەتی دروست کرد 6 مانگ موچەی فەرمانبەران و مامۆستایان نەدرا بەڵام یەکە زەنجی لێوە نەهات و شیعاری دروشمی مامۆستایان و فەرمانبەرانەوە بوو سەری بەرزی خۆمان بۆ موچە نێوی ناکەین لەبەروی بارودۆخەکەیان تێدەگەیشتن بەڵام ئەمڕۆکە من قەناعەتم نایە ئیتر چۆن مامۆستایەوە فەرمانبەرێک قەناعەتی بێ من پرسیارەکە لێرە دەکەم کەسێک ماوە کرێکاری بکە کرێکاری لەم شارە دەستکەوێ نییە لەم وڵاتە دەستکەوێ نییە کەسێک ماوە لە وڵاتە گەنج بێ بتوانێت باشترین شەهادە بە باشترین دەرەجا یەکەمی زاکۆیەکەی بێ دابمەزرێ نەخێردا نامەزرێ کەسێک بێوێ لەم وڵاتی ئێمە وەکو یعنی بێوێ ئەگەر هاوسەرگیری بکە حکومەت ئامادە نییە زەویەک کە زەوی فەلاحە حکومەت لێ دەستێنێ بە بەشێکی کەم ئەویکەی ناداتە گەنجێک بۆی کە بتوانێت کاری خۆی بێ مەسەلەن لە سەردەمی لە کابینەکان کێشەتی نیشتمانە کوردستان سەرۆکایەتی دەکرد سولفەی ئەقار و زەواج و ئەمەدرا ئێستا وادێن بە تەموحاتی لە 115 دەیانێت ئەمەش لە خەڵک وەرگرنەوە ئەمەشیان یعنی لە جیاتیەوەی برن سولفەی ئەقار و زەواج و زراعی و ئیلی ئاخری هەوڵە دێن بدەینەوە بە خەڵک بۆی هانی دێن کار بکە دەیانێت ئەوەندەی داوی شارە خێرا بە تەموحتەپازە لێ بنەوە کاک ئەمە حکومڕانی بەڕاستی من ناتوانم دیفاع لەمە کاک عەباس ئەوانی کە باسی دەکەی کەونەوتە بەو شێوێ دەفرۆشرێت داهاتی ناوخۆ هەیە خۆ ماشەڵڵا مەسەلەن لە سلێمانیەوە بڕۆیتە هەولێر لە هەولێر بڕۆیتە شارێکی تر هەر لەبەر ئەو قافڵەی لۆریەکان کاروانی لۆریەکان ڕێگەت نییە باشە هۆکارەکە بۆ چییە بۆەوەی کە دەسەڵاتەکان تەوزیع نەکراون تاکڕەویە دەسەڵاتەکان لە یەک شوێن کۆکراونەتەوە مەسەلەکە چییە بۆچی ئاوایەکە کەس نازانێت چارەنووسی موچە پارە داهات بەرەوچێەوە تا وەزیری داراییش نازانێت وەزیری دارایی خۆی ڕوونکردنەوەیکی بۆ دەستگا فەرمیەکانی حزبەکەی داواڵێ من ئاگام لە 350 ملیۆن دۆلارەکە دێت تا لەگەڵ راپۆرتەکانی دیلۆت وەکو پەرلەمانتارێک خۆی پرسیارەکە ئەوەیە ئەم 350 ملیۆن دۆلارە کە نەوت بە 100 دلار بۆ هەر 350 ملیۆن کە بە 50 بۆ هەر بە 350 ملیۆن دلار تەسلیمی دارایی کرا کە بە 40 دلار بۆ هەر 350 ملیۆن دلار تەسلیم کرا زیاد و کەم ناکە ئەوە نییە کە خەڵکی شارەزار لە بواری دارایی و بە تایبەتی وەزارەتی دارایی وەزیری دارایی بە تایبەتتر وەزیری سامانەسروشتەکان حەقە دوای بدەنەوە مەسەلەی تاگڕەوی ئەمە شتێکی زەق و دیارە تاگڕەوی بەڵام کوردەواری دەرێت پی سەر و هەوراز بە خۆت دەکەوێتەوە
ئێمە بەشێکین لە حکومڕانیە و جێگری سەرۆکی حکومەت پێویستە بەڕاستی ئەم بابەتە ئەگەر تاگڕەویە و بە تەواوی پارتی دەیەوێت بۆ خۆی حکومڕانی بکە هیچ دەسەڵاتێکی ئێمە تێدانی حەق ڕێ بگەێنێ بەڕاستی ئەمە من ناتوانم لێرانەوە بڵێم وڵا هیچ بڕیاری بەدەست نیە دەسەڵاتی بەدەست نیە بەڕاستی ئەمە هەرچی جەنابی جێگری سەرۆکی حکومەتە کە لە حیزبەکەی منە ئەم ڕاستیە بەڕاستی ئاشکرا بکە من بۆ ئەوە نەبێ یانەی لێرانە بەس برێم لایەنێکی بەرامبەر بەڵام بەرپرسی یەکەم لەم حکومەتە بەرپرسی یەکەم کاک مەسرورە پێویستە بەڕاستی ئەم ڕوونکردنەوانە بکە ئەگەر هەموو لایەک ئاگادارین بابزانین ئەدی بۆ ئەم بارودۆخەوای لاتوە ئەگەر هەموو لایەک ئاگادار نییە و دەرێ ئاگادارن پێویستە لایەنەکان وەزیری دارایی و وەزیرەکانی سەر بە حیزبی گۆڕانە یان جێگری سەرۆک وەزیر و وەزیرەکانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕاستیەکان بۆ خەڵک ڕوونکەنەوە خەڵک قەنەعەتی بەمە نەماوە چونکە من بێدەنگ بم بەڵام من بێم لێرانە وەک پەرلەمانتارێک برێمە ئەمە خەتای فران حیزبە من بە بەڵگە بابم داتێ لێرە وا دەرێم بە بەڵگە پی داتێ بەڵام کاکە خەڵک ینی هاوڵاتی بەڕاستی ئینسان دیسان دێتەوە سەر ئەم بابەتە ئەمن ئێستاوە لە خۆیتە مقابلە لەگەر بەڕێز دەکەم بەڵێ کەعباس ڕێگایەکمان لەم شارە هەیە 2 کیلۆمەترە 4 سارە خەڵکی کۆیە پێوەی دەنارێنێ 2 کیلۆمەتر یعنی ئەم ڕێگایە ڕۆژانە بە ژمارە بۆ دەژمێرم 1000 دانە تەنکەری پێدا دەڕوا 1000 لۆری پێدا دەڕوا بەڵام خەڵکی ئەم شارە بەڕاستی بێزار بۆتن لە حکومڕانی ئەم وڵاتە لە سەمجادە منتیقە 2 کیلۆمەترمان جادە پێ نەکرێت منتیقە هەموو پارێزگاکانمان پێکەوە بەستاوەتەوە بینی کە دەرێم هەولێر کۆیە خۆی دەکا هەولێر سلێمانی چکە لە هەولێر و کە گەیشتە کۆیە و گەیشتە سەجادەی دوکان ئیتر لێشەوە دەبێتە دووستایت ئەم ڕێگایە ناکرێ خۆکاکە من چۆن جوابی خەڵک بدەمەوە ئیتر یەکێتی یان پارتیا خەتای جێگری سەرۆکی حکومەتە یان سەرۆکی حکومەتە بەڵام ئەمە خەتای حکومەتی هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان بێ بەرنامەیە بەڕاستی لە کاروبارەکەی من لە قۆناغێک لە قۆناغەکانی ڕابردوو بەڕاستی شار نەبوو دەیان پرۆژەی تێدانە بێت کە نەوتمان نەدەڕۆی نەوت لە هەرێمی کوردستان تازە دەهات هەندێ چەند سەد بەرمیلێک دەربێنین شار نەبوو لە کوردستان دەیان و سەدان پرۆژەی گرنگ و استراتیژی تێدانە بێ بەڵام بەداخەوە ببێت چاودێریکردنی ئەو کاتە بەبێت چاودێری حکومەت بە شەریکایەتی کۆمەڵی خەڵک تێدەگەی هەمووی بەناڕێکی کران هەمووی بوونە زەرەر و پارەکەشی سەرف کرا بەڵام نەبوونە ڕێگاوبانی باش و پرۆژەی باش و دنیاڵی باش و هەموو ئەمانە لەبەروەی بەداخەوە لە وڵاتی ئێمە وامان لێ هاتووە ینی لەگە هەموو پرۆژێکا شەریک بین بۆی چاویشی لێ پۆشین لە هەموو کەم و کوڕیەکانیان ئەم هەموو داهات و سەروەتەی لە وڵاتە سەرف کرا بەڵام نەبوونە جێگای ئەوەی کە وڵاتەکەمان جوان بکرێ ڕەزامەندی خەڵکی کوردستان بۆ خۆمان بەدەست بێنین کە پێم وانێ قەت ببینەوە سەحەبی ئەم داهات و سەروەتە کە هەمانە و ئێستاش ئەم داهاتەی ئێستا کە بەڕێکی و بە نیزام و ڕێک بخرێتەوە هەموو لایەک ماکۆک بین لەسەرەوە نێک برێ وڵات داهاتی سلێمانی تەسلیم ناکرێت برێ داهاتی دۆک تەسلیم ناکرێت یەک برێ نەوت تەسلیم ناکرێت کاکەوە ئەنگۆ لە یەک ئەنجومەنی وەزیران دادەنیشن لە تەنیشت دەکەن هەموو لایەکتان پێکەوە پێ دەکەن پێکەوە قسە دەکەن دێنە دەرێ کۆنگرێ ڕۆژنامەنووسی دەکەن کەس یعنی هەز ناکە گلەی و گازەندێکتان هەیە کەسی لە ڕاگەیانەکانەوە یەک دەرێت داهاتی تۆ سەرۆکی حکومەتی ئەگەر داهاتی سلێمانی مادەم من بۆ خۆم گوێم لێ بۆم قسەی کرد داهات ناکرێت بڕۆ مۆزەفەکانی فەسڵکە قبول مەکە يعني بو او داهات پێشکەش ناکرێت بەڵام لە بەدیری ئەمەش ئەدی منتیقە یعنی تۆ دەمانگە لە سەریە کە 350 ملیۆن دلاری هینەوەتەیە نە زیادی کرد نە کەمی کرد نە کورتی کرد بۆ ڕێشکاوە زیادی کردوە نەرێخی تر هەروە خۆی ماوە هەتا بەم بیرە تەسکە حیزبەتی لە وڵاتە حکومڕانی بکرێ هەتا هەموو حیزبەکانی لە حکومڕانی ئەوانەی ئەم کابینەی لە حکومڕانین و ئەوانەی کە لە کابینەی ڕابردوو لە هەموو حیزبەکانی کوردستان چۆتنا یەک بە یەک کابینەکانەوە هیچ حیزبێک نییە برێ وڵا من بەشداری ئەم حکومڕانیم قەت نەکردووە هەتا لە حکومەت دەرچووە نەوازی لە ئیستقالی لە وەزیریدا و نەگلەی هەبووە و نەگازەندەی هەبووە کە دێتە دەرێ و ڕەخنە دەگرێت هەتا ئەم بیرە تەسکە حیزبایەتی لە ناخ و دەروونمانە بێ ناتوانین هەرێمی کوردستان چۆن هەر ڕۆژی دادگای فیدرالی هەرارێکمان لەسەر جێبەجێ دەکا وردە وەندە بچووکمان دەکاتەوە بۆ خۆشمان نازانین چمان کردووە پێت وایە کاک عەباس بڕیارەکەی دادگای فیدرالی بەرامبەر بە هەرێمی کوردستان بۆ لە خەڵکی ینی لایەنە حکومڕانەکان پێیان وایە کە بە زۆرێک وەڵامیان داوەتەوە کە نادەستوریە و کە غەدرە لە هەرێمی کوردستان و دەست بە سەرداگرتنی ئیرادەی هەرێمی کوردستانە بەڵام خەڵک لە ئاستی خوارەوەی ئێمە گوێمان لێ دەبێت پێی خۆشە هۆکارەکەی چییە ڕاستیەکەی کامەیە من لەوە 100% تاکیدم کە کەسێک نادینەوە پێی ناخۆش بێ قەرارە ئەگەر مەگەر کەسێک
یعنی لە هەندێک بەرپرس و مەسئول یعنی زۆر نزیک بێ و حەزی لێ بێ ماسایی بۆ بکە هیچ کەسێک نادینەوە خۆی من بەش بە حالی خۆم پێت دەرێم کەس لە ناخانیە پێی خۆش بێ بەڕاستی کە هەموو دەسەڵاتی هەرێمی کوردستان لێ بتێنرێتەوە بەڵام کە دەبینێ بۆوی نییە و بۆ چەند کەسێکە کە دەبینێ هیچ ئیسفادەی لێ نەکرێت تا ئێستا کە دەبینێ هیچ ئومێدەکی دوا ڕۆژی نییە دەرێ ئەگەر بۆ من نەبێ بۆ ویش نەبێ پێم خۆشە ئەمەیە هۆکارە سەرەکیەکە یعنی ئەو چ مشکلی ئەوەیە حکوومەت هەرێمی کوردستان 200 ملیارەکەت ناداتێ نەوتەکەت لێ دەستێنێ ئەو ژیانی دەوێ ئەو کاتێ حکوومەتی عێراق بودجەی هەرێمی کوردستانی دەدا سەدان پرۆژە دەکرا و موتە لە کاتی خۆی دەهات ئەمە حکوومەتی عێراق وەگەمە تووشی شەڕی داعش بوو تووشی کۆرۆنا بوو نەوتی دابەزی حکوومەتێکە لە دوای ئێمە دروست بووتەوە لە دوای ئازادی عێراق و بە ئەنواع شپرزەیی و ئەنواع هێزی مەزهەبی و جیاواز و لێگەوە توانی خۆی ڕاگرێ و موتەی خۆشی بدات و و داهاتی وڵاتەکەشی بەرز بکاتەوە لە جیاتەوەی نسبی بکاتەوە ئەمانە وڵات و سیستەمیان هەیە ێ باشە ئێمە ئێستا ئەمڕۆ بقەومێ سبەینە دینارێکمان نییە ئەمڕۆ بقەومێ سبەینە دینارێکی نییە ئەم هەرێمی کوردستانە حکومڕانی چۆن وا دەبێت پاش 30 ساڵ نەتوانی ئەگەر ساڵی مناڵێکی احتیادی خێزانێکی فەقیری کرێکار دەخیلەیەک لە ماڵەدا دەنێ مانگانە 10,000 دیناری تێدەکات دەرێ ڕۆژێک نەوەک نەخۆشکەوم پارەم پێ دەبێت چۆن دەبێت حکوومەت هەرێمی کوردستان ئێستاکە بەلای کەمەوە دەبوو دائیمەن 3 ملیاری احتیادی هەبوایە دەکرێ هەر لافاو بێ سوار و سەدەقە بکەی دەکرێ هەر موتنێ سوار و سەدەقە بکەی دەکرێ یەک بانک 200 ملیارد لێ دەبڕن ئەتوو زیڕەت لێبرن بێ پێت وایە غەدر و خیانەت لێکراوە ئەی باشە ئەم وڵاتەی ئێمە خەڵکی ئێمە دەدینێ ئەم هەموو داهات و سەروەتە شەیە بەڵام بۆ خەڵک نەبێ و موتەی نەبێ و هەر بەڕاستی کاک عەباسی یان تەوزیعات و ئیدارەدانەکەی ناشەفافە یا بەڕاستی نییە ئەم وڵاتە زۆر لە مێژە یعنی هەریەکە بە کۆمەڵێ لێ دوان باسی چاکسازی دەکا و چاکسازی ماکرۆشتی باش ماکرۆ ئەم چاکسازیە لە ماوەی ساڵێکان نەیتوانی بچووکترین بەرهەمی هەبێت تێ نەگەیشتم پێم وانێ پارەمان نەبێ ئەگەر ئەم وڵاتە ڕێککەینەوە ئەگەر بتوانین هەموو داهاتی هەرێمی کوردستان هەر لە زاخۆ هەتا دەگاتە خانەقین هەموو داهاتی باشماخ هەموو داهاتی هەرێمی کوردستان بەبێ دەستکاریکردن بەبێ دەستێوەردانی حیزبی بەبێ ئەوەی سەرف کرێ بۆ کەناڵی تەلەڤیزۆنی و حیمایات و بندیوار و هەندێ نازانم شتێک کە زیادە لە وڵاتە پێم وایە دەتوانین هەموو موتەی خەڵکی کوردستان بە باشی لە کاتی خۆی بدەین باشترین خزمەت گوزاری خەڵکی کوردستان باش کا عەباس پرسێکی تر ئەم ئێوارەیە مەسەلەن لە چەند ڕۆژێکە بۆی پارەی ژینگە پارێزان نەدراوە مەسەلەن لاندێک شوێنی شاری سلێمانی خۆڵ و خاشاک کۆ بۆ چەندە لە دوێنێ و چارەسەر کراوە بەشێک لە کۆمپانیەکان چونەتەوە سەرکارەکانیان و دەستیان کردووە بە کارەکانیان بەڵام مەسەلەن تەلەڤیزۆنی فەرمی مەسەلەن نزیک لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی ئەوە دەکات سلێمانی ینی بە زۆرێک خەڵکی سلێمانی بریندار دەکا ینی بەتانە و تەشەر ئەو سەری و بابەتە دەکا ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە پەیوەندی بە بابەتی دوو ئیدارەیی و بە یەکتر شکاندنەوە هەیە یاخود دەبێت بەو شێوێ مامەڵە بکرێ بەداخەوە ینی ئەمە نیشانەی حکومڕانی نییە ئەم قسانە ئەمە نیشانەی حیزبایەتیە ئەمە بیری تەسکی حیزبایەتیە دەنەوەڵا بەبیلا من تۆخۆ پێم خۆشە تەر خزمەتی ئەم شاری من لە کۆیە دەکرێت ئەوەندەش خزمەت لە زاخۆ بکرێت و حەز دەکەم بەڕاستی ئەم شاری من چەند جوان بێ زاخۆش و هەڵەبجەش ئەوەندە جوان بێ ئەمە ئەم فەرق و جیاوازیە لە هەرێمی کوردستان ئەمەیە ماروێریانی گەلی کووردا لە قۆناغێک لە قۆناغەکان ئەم میری سۆران و بۆتان شاری هەولێر و سلێمانی دۆک و زاخۆ هەڵەبجە و ئەمە ئەم جیاوازی ئێمە هەرێمێکین لە کوردستان سەدان ساڵە میلەتەکەمان شۆڕش دەکا خوێن دەڕێژێ لە پێناوی ئەوەی بگەین بە پیانێکی وەگەوەی ئێستا هەمانە 30 ساڵە ئەم پیانەمان هەیە هەموو دنیا هاوکاری کردین هیچ وڵاتێک لە دنیا نییە لە ڕووی مادی معنەوی چاک نسحەتکردن تەدریبکردن پێگەیاندن لە کاری ئیداری هاوکاری ئەم هەرێمی کوردستانی نەکرد بێ سار لە سار لە جیاتی ئەوەی زیاتر سوودی لێوەرگرین زیاتر کشاوەتینەوە بەرەوتواوە بەداخەوە ئێمە لە قۆناغێک لە قۆناغەکان هەموو هەرێمی کوردستانمان لە بەردەست بوو لە ململانێ ئەم دەیگوت ئەم کەرکوشی تەسلیم کرد ئەم شنگاری تەسلیم کرد ئەم مەخموری تەسلیم کرد ئەم خانەقێنی تەسلیم کرد بەڵ تەرۆکە یەکتریمان وا بچوو کردەوە ئێستا کە بڕۆشی ئەو سوناش کە ئەو کاتە هەموو دەهاتن لە هەولێر لەگەر مامزەلال و کاک مەسعود دادەنیشتن بۆ ڕێخستنی حکوومەتەکان و پێکهاتنیان ئێستا کە جواب پیشمان ناداتەوە لەبەرەوەی خۆمان وا بچوو کردەوە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان بەداخەوە خۆزگا من جارێکتر دەرێم
کەسێک هەبووایە مەرجع بووە لە هەرێمی کوردستان لە هەر حیزبێک بووە لە هەر لایەنێک بووە من بەش بە حاڵی خۆم ئامادە بووم ینی ئەوەندەی ڕێز بگرم ئەوەندەم دڵ پێ خۆش بێ بەس بۆ ئەوەی کورد بتوانێت کەسێکە بێ پرسی پێ بکە ڕێنمایەکانی بە قسە بکە بۆی بەیەکدەنگ و بەیەکڕەنجی ڕوبەڕووی هەموو بارودۆخەداراییەکان و ئیداریەکان و شەڕەکان و بەرامبەرەکانمان و لایەنە وڵاتانی دەوروبەرمان بینەوە بەداخەوە ینی کورد نەیتوانی ئەمە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئەمە بکە سێریکە ئێستا کاتی ڕاپەڕینە لەم ڕاپەڕینە کە ئەمە بارودۆخێک بۆ هاوپەیمانان دروستیا کرد و خەڵکی کوردستان لە پێش هەموو کەسێکەوە ئەم ڕاپەڕیوە و وڵاتەکەمانی ئازاد کردووە بەڵام لەبەروەی هێزە سیاسیەکانمان لە سنوورەکانی کوردستان بوون لەبەرەوەی شتێکە بوو پێی دەگوترا بەرەی کوردستانی ئەم بەرەی کوردستانیە یەکی خستبوونەوە توانیان سەرکەوتوو بن و توانیان باشترین هەڵبژاردن لە ساڵی 92 بە تەبایی بکەن هەر دەست بەجێ لە ساڵی 92ەوە ئاساری تەزویرکردن و ئەم بابەتەشتە هاتە پێشەوە بەڵام گرنگەوەی قۆناغەکەمان تێپەڕان حکومەتێک دروست بوو ئەمە چ بوو ئەمە ئاساری ئەم بەرەی کوردستانی و یەکریزیە بوو ئیتر دەیان ساڵ ئەم یەکریزیە باسەکرێت لە وڵاتی ئێمە ئەم یەکریزیە نەگەیشتینێ کەسێک پەیان نەبوو ناوی سەرۆک بێ سەرۆک هەر حیزبێک بێ سەرۆکێکی دەرەوەی حیزبەکان بێ برێ من براگەوری هەمووتانم چی بە من دەکرێت لە خزمەتتاندام وعد بێ لەسەر تەرەفی خەڵکی کوردستان من بیری تەشی حیزبایەتی بەلاوە دەنێم خزمەتکاتان دەبم فەرمو سەرکێک بە من دەستپێرن بیکەن بەداخەوە خۆزگا هەبوایە کە ئێستا کە هەمومان شانازیمان پێوە بکردایە بۆ هەموو ئەو دۆخانە بیتوانیان ڕوبەڕووبێتەوە بەداخەوە ئێمە سەرۆکێرەمان هەڵبژاردووە من کە دەرێم سەرۆکێرەم جێگرەکانیش یەکێچەتیە گۆڕانەخۆ پێویست بوو لەم دۆخە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە سەرۆکایەتێرم لە جاتی بچێ حیزبایەتی بکە بەهات نایە بەڕاستی دۆخەکان ئارام بکردایەوە خۆ ئەرچوان ئەوەندە ئەرکەیان هەیە ئەگە ئەوە جێبەجێ ناکەن وەڵا سەرۆکایەتێرێمان هەیە یعنی لە جاتیەوە نەک هەرێکە بچێت لە حیزبەکەی خۆیەوە خەریکەوە بێ سەرۆکایەتێرێم دەبێت سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکە ئەم بارودۆخەی لە هەرێمی کوردستان دێت تێک بچێ و بشێوێ ئەو چارەسەری بکە بەداخەوە دروست نەبوو لە هەرێمی کوردستان بۆمان ئەمەشان ئیتر ئەمەندەمان کەم و کوڕی هەیە کەم تەرخەمی هەیە عیب و عار هەیە حتا بەیانش قسەی تێدا بکەین ناتوانین یعنی باشە کاک عەباس ئەوەی خۆ دۆکو پەرلەمانتار بە دوواداچوونت کرد بێت لەگەڵ هاوڕێکانت قسەت کرد بێ لەگەڵ ئەوانەی شارەزاییان هەیە پێت وایە دۆخی موچە چی لێ دەکەن دەیکەنە 45 ڕۆژ جارێک لێبڕینێک دەکەن مانگەکانی داهاتوو یاخود خۆ ڕێخستنەوەیەک دەکەن و ناوی خوای لێ دێنن بەڵکو مانگانە موچە دابەشکەن کامیانە وەڵاهی بەداخەوە لە وڵاتی ئێمە یعنی ئەمڕۆکە قسێک بچی لەگەر کەسی ڕسمیش بکەی سبەی قسەکە بە پێچەوانەوە دەرەچێکە مۆزوعی پارە تۆزە قورس بووە لە ناو میلەتەکەی ئێمە ینی هەرنای پارە کە دێ داتوانانی بڕیارێکی لێ بدەی بری ئەمە دەبێت من بەش بە حاڵی خۆم پێم وایە بیر لەوە نکاتەوە حکومەت هەرێمی کوردستان موچەی خەڵک ببڕێ کەمی کاتەوە کاتی ئەوە نەماوە من پێم وایە بیر لە چارەسەری تر بکاتەوە بیر لە ڕێکەوتن لەگەر بەغدا بکاتەوە بیر لە کۆتایی هێنان بەم کێشانەی بکاتەوە و نەوت ئەگەر بەغدا وەری دەگرێت دەیفرۆشێ ئێمە بۆ هەموو مەصرفە لە نەوتێک دەکەین لە 16 بۆ ئێمە نەبێ ئەگەر لەوانە لە ڕێ عێراقەوە بێت لە 16ەکەمان بۆ بێتە لە 180 هەم عێراقیش سوودمەند بێ هەم ئێمەش سوودمەندتر بین و هەم تەمینتریش دەبین بەڕاستی لەبەرەوە ئەگەر حکومەت هێرێم بیری لەوە کردوێتەوە لەوانەیە مانگێک بۆی بڕوا بەڵام زیاتر بڕوا ناکەم ئیتر میلەت ژیانی نەبێ کار و کاسبی نەبێ خزمەتگوزاری نەبێ موچەکەشی نەبێ ئیتر من قەناعەتم وانە ئیتر ئەو میلەتە لێمان قبوڵ بەڵام کاک عەباس ئەو قسەی جەنابەت دەیکەی کە لە ڕێگەی بەغداوە بێ خۆ بڕیارەکەی دەرگای فیدرالی شەرەوەیە وەڵام بەرپرسە باڵاکان لێرە پێیان وایە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی سەرۆکی حکومەتیشەوە بوو کە ئەمە دەست بە سەرداگرتنی ئیرادەی هەرێمی کوردستانە ئەمە پوکانەوەی قەواری هەرێمی کوردستانە پێت وایە ئەوە بێت بۆ تورکیا ئەگەر دەستمان بەسەرا بگرێ بچوک بوونەوەی قەواری هەرێمی کوردستانی بەغدا بێ باشە خۆ ئێمە دەوڵەتێک سەر بەخۆنین هەرێمێکی سەر بە عێراق پێمان عیب نییە شانازی بەوە دەکەین دەرێن ئێمە هەرێمێکین سەر بە بەغداینە و ئێمە عێراقینە و ئێمە شەڕ لەسەر سەرۆ کۆمار دەکەین و دەرێن ئەو دەرێ بۆ من بێ ئەو دەرێ بۆ من بێ و دەرێ نالین محافظی کەرکووکە ئیستحقاقی کووردە لە ئەنجامی الملانەی حیزبی نالین بۆ کورد بێ پێمان عیب نییە و بەڵام بۆ پێمان عیبەنەوەتەکەمان لە بەغدا و پرۆشێ لە تورکیا نەپرۆشێ کاکە من حکمڕانی بکەم لە وڵاتە دووشت پێویستە ئەو حاکمانە بیکەن یەک خیانەت لە میلەتەکەت مەکە دوو ژیان و گوزەرانی خەڵک باشکە ئیتر چ شتێکتر نییە ئەتوو عیب و عاروشتی وا بێ
عیب ئەوەیە خیانەت لە میلەتەکەت بکەی، عیبیش ئەوەیە میلەتەکەت سەرگەردان بکەی بە سواڵی بکەی، هیچ شتێکتر عیب نییە. ئیتر ئەمە نییە ینی چۆن بارگوزەرانی خەڵک ڕێک دەکەی ڕیچخە، بەڵام بەم دوو ڕێگایەوە نەبێ لەبەرەوە ینی نەوت لە بەغداوە بفرۆشییان لە ئەنقەرەوە بفرۆشی یان لە تارانەوە بفرۆشی، ینی گرنگەوەی ئەگەر بارودۆخی هەرێمی کوردستان باش نەبێ و بەرەو خراپبوون بچێ ئیتر خەڵک ئەمەمان لێدە لەبەرەوە ئەمەی دادگای فیدراڵی دەیرێ ئێمە حیزبە کوردستانیەکان جارێ بەس باسیەوە دەکەین وەفد دەنێری کاکە ئەمە ئیشەکە لە وەفدا نەماوە من پێم سەیرە ینی سەرۆکی حکومەت و سەرێکی هەرێم بەبەستم کە دەرێت سەرۆکی حکومەت جێگرەکەشی لەگەر بێ سەرۆکی هەرێم جێگرەکانشی لەگەر بێ کاکە خۆیان دەبێ بستە ناو بارودۆخەوە چارەسەری بکات ئەمەوە نەماوە تۆ وەزیرێکی بە وەکالەت و وەزیرێک و نازانم ئەندامێکی سەرکردایەتی حیزبێک دەنێری وەڵا لەگەر شیعە و سوننە و فران و قسە بکەیت تۆ بەڕەسمی بڕۆ قسەی خۆت بکە داواکاری خۆت بکە خەڵکی قانونی شارەزا لە بواری دەستور بەرە بەپێی دەستور بیسەلمێنە کە ئەمە مافی منە هەتا ئێرە ئێمە ساڵی پارەکە کاقوبات 50 ڕۆژ لە بەغدا نەهاتەوە بە حساب ڕێکیان خست و کۆمەڵی بابەتە پێویستە ئەمە بە دووی دابێوە بزانم هەرکە 200 ملیارەکە دێتتر وازمان لەم بابەتە هێنا لەبیرمان چەوە ئێستا بڕاوە تۆ دیستا 30 ڕۆژی کە دەست پێ دەکەینەوە بە گفتوگۆ کاکە ئەمە چارەسەری کاتی و چەند ڕۆژی و تەنمانجی و ساڵی ناکرێت دەبێ ئێمە ئەم وڵاتە بگەێنە بارودۆخێکی ئارام دەبێ لەگە عێراقا ئەردوولامان بۆ یەکتری ساخکەینەوە ئایا عێراق دەوێ هەرێم لەناو بەرێ یان ئایا عێراق دەیەوێ هەرێمی کوردستان بێ خەڵکەکەشی بژێنێ ئەمە دەبێ ئەوانەی کە ئەمڕۆ حاکمن لە وڵات فاکتەری مەترسیدار بۆ لە ناوبردنی هەرێمی کوردستان لە ناو خۆی هەرێمی کوردستانە یاخود لە دەرەوە لە پیلانی دوژبنانە یان ئەتەنانەت ئەگەر خواستێکی عراقی شەبێ لە شیعە بەیان سوننە بێ کام فاکتەرە خێراتر دەتوانێت ناوخۆی هەرێمی کوردستان یان قواری هەرێمی کوردستان لە ناو بە کاک عەباس ئەم هەرێمەی ئێمە هەم باش خۆی گرت بوو هەم پشتیوانی باشمان هەبوو باوەڕ کە خۆمان تەبابین و یەک ڕیزبین هیچ هێزێک وا بە ئاسانی ناتوانێت لە ناومان بەرێ و هیچ هێزێکش ناتوانێت بتوکمان بکاتەوە تەنها ئەوەی کە بچوکی دەکاتەوە خۆمانن دەکەینەوە بۆیە هیوادارم لە هیوادار و شتیوا دەرچووە ینی هیوادارم و دەخوازم و ئەم بابەتانە بەڕاستی ینی سەرکردە بە ڕێزەکانی ئینشاءالله هەندێکیان گوێیان لێمان دەبێت ئیتر ئەگە یەک نابن باوەڕ کە زۆر بتووتر دەبنەوە و ئەم داهات و سەروەت و سامانەی کۆش کراوەتەوە نامینێ زۆرشمان دید ئیتر زۆر دەسەڵاتی باشە بوو بەڵام هەر سەرکردایەتیەک هەر حکومڕانیەک کە تێگەیشت میلەت خۆشی ناوێ بەڕاستی واز بێنێ باشترە کە تێگەی گەلەکەی خۆشی ناوێ چونکە من لەم شارەی خۆم باوەڕ کە بزانم خەڵک خۆشمی ناوێ بینێکە واز دێنم ناتمە ناو خەڵک ینی من پێم سەیرە تۆ حکومڕانی خەڵکێک بی لە خەڵکێک خۆت بترسی پێم سەیرە مەسئول بی لەم وڵاتەی ئێمە ئەگەر بێ ناو خەڵکەکەی خۆت لە خۆت بترسی یعنی کەس نییە بەقەدەر میلەتەکەی ئێمە بەم سەرکردە حیزبانەوە ماندی بوو بێ خوێنی بۆ داون ژیانی خۆی و ماڵومداریان ئەنفال کراون کیمیاباران کراون ینی خۆشیان دەوێت ئێستاش زەنجیانە دەنێ کاکە ئێستاش بەڕاستی خەڵکەیە ئێستا بڕۆ خەڵکێکی پارتی هەیە ئەقری قسێکی من نەگری کۆمێتێکی ناخۆش بۆ من دەنووسێ یەکێتی بۆ یەکی پارتی دەنووسێ ئەمەدە هێشتا عاتف ماوە ئێ باشە ئەم خەڵکە دڵسۆز و شۆڕش گێڕەت هەبێ بە سەدان خەڵکی کەمەندامت هەبێ کە سوکاری ئەنفالت هەبێ کیمیابارانت هەبێ هێشتا پشتیوانی ئەم لایەنە سیاسیانە بکەن چۆن دڵت دێ چۆن ویژدانت ئاسوودە دەبێ تو لەو پەڕی ئایلایی بژیەی بەڵام میلەتەکەت بەو ئازارە بژیا چۆن دڵت دێ کەسێک دوێنێ هاوسەرەکەی شەید بۆ لە شەڕی داعش و بەرگری لە من و تو بەڵام بوچەکەی 20 ڕۆژ دوا بخەی یان لێی بەش بکەی ئەمە بەڕاستی من ئەگەر بزانم یعنی ناتوانم حکومڕانی و ئەم وڵاتە بەڕێوە بەرم ئەمە بەڕێوە نەبردا ئەگەر جێگری سەرۆکی حکوومەت ئیمزایەکەی لە زاخۆنەی خوارد سەرۆکی حکوومەتیش ئیمزایەکەی لە باشماغ نەی خوارد ئەمانە حکومڕانی ئەم وڵاتە ناتوانم بکەن باشە کاک عەباس خەڵک وەک پەرلەمانتارێک خەڵک بێ ئومێد بۆ لە ئێوە شۆک و پەرلەمانتار ینی کە دەتانبینی چیتان پێ دەڵێ بە گشتیان ئەو پەیوەندە تەلەفۆنیانی ڕۆژانە بۆتان دێ وەڵا ئەمەیان هەریەکە لەوانەیە قسەی جیا هەبێ من ناتوانم لە جاتی هەموو ئەندام پەرلەمان باسی جەناب دەکەم من باش خۆم دەکەم ینی دەچی هەر مەجلیسێک بەڕاستی خەڵک هەموو ئەو گلیانی ئێستا من دیکە لێمان دەکات دەری ئەی ئێوە چ دەکەن ئەی بۆ داوا ناکەن ئەی بۆ کاکە هەر بە جێگری سەرۆکی حکوومەتەکەی خۆتان نارێن ئەی بۆ لە پەرلەمان باسی ئەمە ناکەن ئێ کاکە خەڵک ژیانی نەما ئێ کاکە خەڵک ڕێگاوبانی نەکرا ئێ کاکە ئەو هەموو گەنجە چ بکە ئەوە 20 سارە تەخەڕوجی کردوە دانامەزرێ ئێ خۆیەتی ئەو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیر و شتوان ناتینێ
ئەمانە لە چوار دیوارێک خۆیان مات کردووە ئیتر ئێمەمانان ئەگەر لە ناو خەڵک بین و گوێیان لە خەڵک ڕابگرین ئێوەمانانیش ئەگەر لە هۆڵی پەرلەمان گوێمان لێ ڕانەگرن ڕێگەمان پێ نەدەن قسانە بکەین و ئەگەر لە ناو کۆبنەوەکانی خۆشمان لەگەر وەزیر و گزر گوێمان پێ نەدەن ئالێرانەوە ئاراستەیان دەکەین خۆلێرانەوە ئەگەر تەلەڤیزۆنەکەشان بچنەوە لە فیسبوک بڵاو دەکرێتەوە چارەسەریان کرا لەبەرەوە بەڕاستی ینی ئەمە من بەش بە حاڵی خۆم بۆ هەر ئەرکێک کە پێم سپێردرابێ یعنی بە نووسینیش داومەتێن بە قسەکردنش پێم گوتون و بە ڕاگەیانیش باسم کردووە ئەرچی پەرلەمانتاریش ئیمزاکردن و خەڵک دامەزراندن نیەوە بودجێ لە بەردەستنیە ئەمە حەق خۆمانە دەیکەین و بەردەوامیش دەبین. زۆر باشە دوا سەرنجی بەڕێزت کاک عەباس. وەڵام من هیوادارم و دەخوازم ئەم بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە کۆی گشتی بارودۆخەکان یەکەم لەسەر بارودۆخی سەرۆکاتێری ئەم حەقە بەڕاستی ئەم دوو حیزبە پێکەوە دانیشن جارێککە ڕوبەڕوو یەکتری نەبنەوە لەبەر چاوی بابرێم لە عێراقیەکانی تر ئەمە یەک دوو و پێویستە ئەم دۆخەی ئێستا لەسەر موچە هەیە ئیتر هیچ قسەیەکی تر هەر ناگرێت چۆن چارەسەری ئەم کێشەیە دەکەن پێویستە موچە لە کاتی خۆی بدرێ و موچەی تەواو بدرێتە خەڵک و چارەسەری ئەم کێشەیە بکەن چۆنی دەکەن ئەمە کێشەی خەڵک نییە بۆ هاوڵاتی ناتێ مزارە لە بەردەمی کازمی بکبرێ بۆ موچەی ئێمە نادەی ئێمە ئەوانە نوێنەرمانن نوێنەری حکومڕانی ئەم وڵاتانە پێویستە چارەسەری بکەن و ئەم دۆخی هەرێمی کوردستان ئارام بکرێتەوە چکە دۆخی دنیا بەرە و بەڵەژانە لە ڕووی اقتصادی و گرانبوونی نرخیشتیشەوە ئەمە بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەم دۆخە تەحمل ناکرێت بۆیە پێویستە هەموو لایەکمان لە خۆناغی ئێستا حیزبەکان هەر قسە نەبێ بەکردار پێکەوە کۆبینەوە قسەکانی خۆمان بکەین لەسەر بابەتێک ڕێکەوین بۆی هەوڵ و هەنگاوەکانمان بتوانین سەرکەوتوو بێ و خزمەتی خەڵکی کوردستان پێ بکەین. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز عەباس فەتاح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێستان کە لە شاری کۆیەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ هاوکارانم هەروە سوپاس بۆ هاوکارمان هاوکاری ڕۆژنامەنووسمان کاروان نازم لە کۆیا هاوکاری کردین. سوپاس کۆی ئەو ناوڕۆشی و بەرنامەیە بۆ ئەوەیە کە بە هەمومان بتوانین خزمەتێکی تری یان پێداچوونەوە بدێتێکی خزمەتکردنی خەڵک بکرێ بە هیوای ئەوەی کە بەرەو نیشتیمان سازی و بەرەو پێداچوونەوەی هەڵەکان بێ ئێوەش هەموو لایەکتان ئەبانەتی خوای گەورە بن پانۆراماتان پێشکەش کرا.